کۆماری ئۆگەندا وڵاتێکی داخراوە لە ڕۆژهەڵاتی ئەفریقیا. ئۆگەندا بە مرواری ئەفریقا ناسراوە. لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ کینیا، لە باکوور لەگەڵ باشووری سوودان، لە ڕۆژاوا لەگەڵ کۆماری دیموکراتی کۆنگۆ و لە ڕۆژاوا لەگەڵ ڕواندا و تانزانیا هاوسنوورە. بەشی باشووری وڵات بەشێکی زۆری دەریاچەی ڤیکتۆریا دەگرێتەوە کە لەگەڵ کینیا و تانزانیا هاوبەشن. ئۆگەندە وڵاتێکە هیچ وڵاتێک لەسەر ئەرز لی ناچێت لە هیچ وڵاتێکیش ناچێت، یعنی ئەتوان بڵێن خۆی لە خۆیان مەملەکەتێکە، خۆی سەرگۆی زەویەکە، خۆی وڵاتێکی تابڵی پڕ لە نهێنی و سیر و سەمەرەیە. ئەگەناگەر ئێمە بمانویستایە بڕۆین زۆر بە ئاسانی بۆ هەر شوێنێکی کە بڕۆشتینایە لەگەڵ دیسی و ئەمانتوانی بڕۆین، بەڵام ئەو ئەزمونەی کە جیاواز لە هەموو دنیا بەدەستمان هێنا لە وڵاتی ئۆگەندا دڵنیا بە من بە 10 ساڵ بە گەشتی وڵاتانی دنیا دەسم ناکەوت. بۆ لەبەرەوەی کە ئازانی خەڵکێ بە جیاواز لە ئێمە ئەژین، خەڵکێ بە جیاواز لە ئێمە نان ئەخوات، بە جیاواز لە ئێمە بیر ئەکاتەوە، بە جیاواز لە ئێمە خوێندن و خوێندنگا و ئەم شتانی، ینی هەموو شتێک لە تەنانەت لە پێکردنی پێڵاویشەوە کە لە سەدا ئەوەی خەڵک بە دەگمەن پێڵاو لە پێەکەن لەوێ جیاوازی هەیە، هەتاوەکو خۆشتن، هەتاوەکو جلەبەرکردن، هەتاوەکو خوێندنەوە، هەتاوەکو بەخێوکردنی مەڕ و ماڵات، هەتاوەکو جوانی و سرشت و طەبیعەت. یعنی بۆیە ئەڵێم کە من کە گەڕامەوە هەستم کرد زۆر پڕزانیاری بووم لەسەر دنیا. ئۆگەندا ناوی خۆی لە شانشینی بۆگەندا وەرگرتووە کە بەشێکی زۆری باشووری وڵات دەگرێتەوە، لەوانە کامپالای پایتەخت. ئێمە لەلایەن ڕێکخراوێکەوە بانگێش کرابووین کە سەردانی وڵاتی ئۆغەندا بکەین. هۆکارەکەیشی ئەوە بوو کە لە نزیکەوە لە بارودۆخ و گوزەرانی دانیشتوانی ئەو وڵاتە بنوارین وە سیر بکەین کە بزانین گوزەران و شێوازی بەڕێوەبردننی ژیانیان و ئابوووریان و ڕامیاریان و تەواوی بارودۆخەکەیان بزانین. ئەلبەتە ئۆغەندا بۆ خۆی ئەگەرچی لە کەوتۆتە خواری ئەفریقاوە، بەڵام بە مرواری سەحرا ناسراوە، چونکە وڵاتێکە دەتوانم بڵێم بەردەوام وەک بەهار وایە، سەوزە، ڕادەی شێتیا بەرزە. بۆیە وڵاتێکە کە دەڵێ مادەم لە ئەفریقایە بەو مانای نییە کە وڵاتێک بێتر مادەم خەڵکێکی ڕەشپێسن کەواتە ناخۆشەوە وە گەرمە و ئینسان ناتوانێت ژیانی تیا بەسەر نا بە پێچەوانەوە تارێکە دەریاچە و بەحیرەی زۆری تایە، تەنانەت سەرچاوی ئاوی نیل لەوێەوە هەڵدەقڵێ. بۆیە ئەمە وای کردووە کە تا ئەندازەیەکی زۆر سروشتێکی زۆر خۆشی هەبێ بۆ ژیان. بەڵام لە ڕووی دانیشتوانەکەی و دانیشتوانەکەی تا بڵێ فەقیر و هەژارن تا ئەندازەیەکی زۆر لەبەرەوەی کە سەرمایەی سروشتی تیاکەمە، بۆیە خەڵکەکەی لە ڕێگەی ڕاوکردنی ماسیەوە و بەرووبوومی کشت و کاڵیەوە ژیان بەسەر دەبن، ژیانێکی زۆر ئاسایی و سەرەتایی. بۆیە سەردانەکەی ئەمە تەناو ئەوە بوو بە ناو ناوی ئۆغەندامان بیستە بوو، بەڵام لە ڕاستیا وەک ئەوە نییە تۆ ناوێک دەبیستی وەک ئەوە نییە کە بڕۆی بە مەیدانی شوێنەکە بزانی کە چیە و چۆنە و لە نزیکەوە لە بار و گوزەرانی ئەو خەڵکە شارەزاوی.
هەڵبژارد ئەوە بوو زیاتر وەکو چاڵنجێک بوو کە سەردانی وڵاتی بکەین کە پێشتر کەسێک نەبووە سەردانی ئەو وڵاتی کردبێ چونکە باس لەوە ئەکرا لێرە و لەوێت کە وڵات ئەفریقیەکان جیاوازێکی خواردن هەیە لەگەڵ ئێمەیە ئەو خواردنێکی ئێمە خۆین لەوانەیە لەوێت دەستمان نەکەوێت لەوانێت تووشی برسێتی بین بۆ نمونە کاتێکە ڕۆینە ئەوێ خاڵێکی کە واتە گەیشتبووین هەرێک لە ئێمە لێرەوە کە ئەوان وڵاتێکی شەڕانگێزن لەوە ترسین کە کێشە بۆ ئەمنیەتی خۆمان دروست بێ و خاڵێکی کەش واتێ گەیشتبوون کە ئەوان وڵاتێکی دواکەوتون لە ڕووی کەلتوریەوە ئەمانە هەر هەمووی کۆمەڵە فاکتەر بوو بۆ ئەوەی کە پێشەوە ئەوەی کە سەفەرەکەمان بکەین ئێمە ترسێک و دڵڕاوکێکمان بۆ دروست بێ نەک لەلایەن خۆمانەوە بەڵکو لایەن کەس و کاریشمانەوە تۆ ترسێک دروست بێت کە ئێوە بۆ کوێ ئەڕەن دانیشتوانی وەگەندا تا 1600 بۆ 2300 ساڵ پێش ئێستا ڕاوچی و کۆکەرەوەی بەرووبوومی سروشتی بوون کاتێک خەڵکی بەنتۆزمان کۆچیان کرد بۆ ناوچەکانی باشووری وڵات. وەگەندا لە نوێی تشرینی یەکەمی 1962دا لە بەریتانیا سەربەخۆیی بەدەستهێنا. من لەگەڵ چەند ڕۆژنامەنووسێکیان نەکەوتمە قسەکردن باسی خواردنی خۆمانم کرد. ئێمە لە وڵاتی ئێمە کەڵچەر وایە خەڵک سێژەم نانەخوات ئەیکێشا بەسەریا چۆن سێژەم نانەخۆین چۆن لەکوێتان بوو سێژەم نانخۆین وایە کەڵچەری وڵاتەکەمانە باینان هەڵەسی نانەخۆین نیوەڕان ژنانێکە خۆین و ئێوەران ژەمێکی کە ئەخۆین ئەوی لێرە ژەم نییە عنی وڵاتێکە ئاوا ئەژی کەی خواردن هەبوو ئەی خۆیت ئەمڕۆ ژەک ژەم ئەخۆی سبێنە نیتە دوو سوێ ژەمێکی کە ئەخۆی سێ ڕۆژ نیتە ڕۆژێک هەتا یعنی تەسەور ینی فەقیری و هەژاری لە ترۆپیکی هینا لە وڵاتانە بۆ ئێمە جێگەی سەرسوڕمان بوو کە ئێمە لە سەدەی 21ەمی نابین بەڵام هاوڵاتیان زۆر بە سادەیی ژیان بەسەر بن. دەتوانم بڵێم لە ساڵانی 40-50کانی سەدەی ڕابردوو خەڵک لە هەرێمی کوردستان و عێراق چۆن ژیابوو بێتن ئەو وڵاتە ژیان زۆر لەوە سادەترە. هێشتا لە ژێر کوخ و خانووی زۆر بچووکە ژیان دەگوزارێن و ژیان بەسەر دەبن. ئەمە وای کرد بەوەی کە بڵێن هێشتا خەڵکی ئێمە ئەگەر ئەو شوێنانە ببینن دەبێت ئاسوودە بن. بارودۆخی کۆمەڵاتی لە ئۆگەندا ئەتوانین بڵێن دوو تەبەقەیە. تەبەقەیەکیان زۆر دەوڵەمەند و هایلا بەژین ئەمانش دەتوانین بڵێن 110 بۆ 120 وڵاتەکەیان پێکهێناوە. تەبەقەیەکیان بەداخەوە کەسانێکی زۆر هەژارن لە ڕادە بە دەرهەژارن بەڵام ئەم هەژاریشی کە هەیەە نەن وا خۆیان دەربخەن و کە بڵێن ئێمە هەژارین و ئەو کەسانی کە لەوێن بۆ نمونە وەکو کەسێک کە سەفەرێکا بۆ ئەوێ ئەو کەسانە بێتاقەتکەن نەخێر بۆ نمونە خەڵکێ 2 ساعت ئیشەکە $80 وەرەگرێت. Assalamu alaikum wa muslimuna wa muslimati min assalamu semudua Allah wolugana saba karimu muzukuru we mugane kasumba saba wakabaka ero walero nzize mbalise kigambo kya Mungu aboluganda nabe mikwano muwulire irimu katuyimbe abantu tutenda tusinzoyo
ئۆگەندا لە ساڵی 1894 تا ساڵی 1896 بووە بە مستعمەرەیەکی بەریتانی و لە دوای جەنگی جیهانی دووەم ئۆتۆنۆمی بەدەستهێنا و دواتر لە ساڵی 1962 دا سربەخۆی تەواوی بەدەستهێنا. وڵاتێک تەکسیی تیان نییە، بەس ماتۆڕی هەیە، پاسکیل و ماتۆڕ، ینی لە هەموو ئۆغەندا سیستەمی تەکسی نییە. وڵاتێک ئای خواردنەوەی زۆر دەگمەنە، لەگەڵ ئەوەشا گەورەترین حەوت پێوتر دەریاچەکانی سەر گۆی زەوی، دەریاچەی ڤیکتۆریا و دەریاچەکانی کە گەورەترین سەرچاوی ئاوی شیرینی سەر گۆی زەوی لە وڵاتەکەی ئەوانەیە. بەڵام کە ژنێک ئەبینی یا مناڵێک بە دەبێک لە کانی ئاوێک لە کارێزێک ئاوهێنێت، ئەمە قعری دواکەوتنە، ئەمە لوتکەی دواکەوتنە. گەورەترین سەرچاوی ئاوی شیرینت هەبێ هەموو ڕۆژێک 3 باران ببارێت، ڕووباری هەبێت، دەریاچی ئاوی شیرینی هەبێت، بەڵام دابشکردنی ئاوت نەبێت. ئانی کە بیر ئەەکەیتەوە ئێمە ڕاستە دواکەوین، دواکەوتوین، بەڵام بە بەراورد بە ئەوان ئێمە لە ترۆپی پێشکەوتنین. ینی وڵاتێک ئەگەر دەبێ ئاویش بکڕی دەبە ئاوەکە ئینگلیزیە، شەریکەیەکی ئینگلیزی دروستی کردووە ئەو ئاوەی کە ئەتەوێت بیکڕیتەوە، ئەوان خۆیان ئاو ناکڕن. دیارە ئەو وڵاتە ماوەیەکی زۆر بەسەر شەڕی ناوخوا تێپەڕیەوە، فەقیر و هەژارێکی زۆر دەستی بەسەر ئەو وڵاتای کێشاوە، مناڵی بێسەرپەرشت و بێباوکێکی زۆری لێیە کە ئەمەش هەمووی ئاسەواری شەڕی ناوخۆ بوو و بەر ئەو خەڵکە کەوتووە. بۆیە ینی دەبینیت ژیان زۆر لەوێ سەرەتایەک بەمانای کەلیمە خەڵکی ئەمە بڕاتەوێ ناتوانێ بژی، ئەوە بە شێوەیەکی سەرەتایی دەژین. هێشتا ئێمە هەمومان بینیمانە کە دەڵێن ژیانی ئەشکەوت، پێم وایە ئەو خەڵقە هێشتا لە وەکو وایە لە ئەشکەوت تا بژی کە بە کەمترین وەسایلی ژیان و زۆربەی زۆری خەڵکەکەی بە تایبەتی ئەوانەی کە لە دەروەی پایتەختن هێشتا وەکو ژیانێکی مرۆڤی سەرەتایی دەژین. یەکەم شت بۆمان دەرکەوت کە ئەوانش بە هەمان شێوە وەکو ئێمە مرۆڤن، هیچ جیاوازیەکیان لەگەڵ ئێمەیان نییە. جگە لەوەش کە کۆمەڵە بیرروبۆچونمان هەبوو بڵین کە ئەوان کۆمەڵە میلەتێکن وەکو لە فلیمە ئەمریکیەکانە دەرەچێ ڕەشپێستەکان شەڕانگێزن، حەزیان لە شەڕا توندڕەون، بەڵام کە چوونیە بە تەواوەتیەوە گۆڕا ماوەسا کۆمەڵە کەسانێکن ئەوان زۆر هادئن، حەزیان بە قسەی زۆر نییە، دەنگیان بەرز نییە، حەزیان بە کێشە نییە. کۆمەڵە کەسانێکن ئیشێکیان پێ ڕاستپێرە، ئیشەکەی خۆیان ئەکەن بە بێدەنگی، تەواوی ئەکەن، ناڕوا ڕێکلام بۆ ئیشەکەی بکە. یعنی ئەو شتانی کە ئێمە بیرمان لێ ئەکردەوە پێش ئەوە بڕۆین 180 پلە گۆڕین، نەک ئەوەی کە ئێمە بڕۆین تەسیرمان لەسەر ئەوە هەبێ کە ئەوان بگۆڕین، بەڵکو کۆمەڵە شتی جوانمان لەگەڵ خۆمانە هێنایەوە کە کاریگەری لەسەر ژیانی خۆمان هەبوو پێش هەموو شتێ، دوای ئەوە کە چۆن ئەوە بکەینە خاڵێک بۆ ئەوی کاریگەری لەسەر دەوروبەریشمان هەبێت. ئۆگەندا بە تەواوی دەکەوێتە ناو حەوزی نیل. بانکەکانی ڤیکتۆریا لە دەریاچەوە تا دەریاچەی کیۆگا و دەریاچەی ئەلبێرت و پاشان بەرەو سنووری کۆنگۆلی نیل دەکەن، دواتر بەرەو باشووری سوودان دەڕوات و ناوچەیەکی بچووک لە سەرسەری ڕۆژهەڵاتی ئۆگەندا باڕووباری تورکویل و وشک دەکرێت. بەشێک لە حەوزی ئاوڕۆی ناوەوەی دەریاچەی تورکانە. حکمڕانی لە هەر وڵاتێکە کە بینیت خەڵکەکەی فەقیر بوویان حکم دیکتاتۆریە. ئەمە پێم وابێت ئێمە زۆر قوڵ نەبووینەوە لە ناوایە، بەڵام من کە مەسئولینی ئەو وڵاتم ئەبینی بە کۆمەڵک سیاری لەوانی ئێرە گرانتر و لەوانی بەریتانیا گرانتر، بەڵام کە سێری خەڵکەکەمە کرد مەسەرەن سێژەمنان لایەن کەڵچەر نییە، خواردنەوەیان نییە، خواردنیان نییە، یعنی یەکسەر دیارە کە حکم لەوێ بڵێ جمهوریەتە کاتی خۆشی، یعنی یەک لە دیکتاتۆرەکان کە گەورەترین دیکتاتۆری سەر ڕووی زەویە لەوێ حکومداری کردو. ئەمە عنی بە کەڵچەر بۆیان ماوەتەوە، بەڵام حکم هەرچی بێت
ئەو وڵاتە وڵاتی فەقیر نەبوو کە ئێمە بینیمان سروشتێکی جوانی هەیە دەوڵەمەنە بە ئاو دەوڵەمەنە بە هەوا دەوڵەمەنە بە کشت و کاڵ و بە هەموو بەڵام سیستەمێکی حکومڕانی فاشیلی هەیە کە هەر بە باشترین نمونە لە سیستەمی ئاو دابشکردنی ئاوی خواردنەوەیە کە وڵاتێک خاوەنی حەوت دەریاچە و گەورەترین دەریاچی ئاو بێت و ئاوی بەلوعی نەبکەواتە حکوومەتەکەی گەندەڵ و دیکتاتۆرە. بێگومان لە هەموو وڵاتێکە لە هەموو شوێنێکە ئەم جیاوازی چینایەتی هەیە ئەوەی کە دەسەڵاتدارەوە تا ئەندازەیەک بەرپرسی حکومیە بە شێوەیەک لە شێوەکان ژیانی زۆر جیاوازترە لە چاو ئەو ژیانی کە خەڵکە سەرەتاییەکان کە لە دوو لەوحی هەڵدا و خێزان و ماڵ منداڵی تیا دەژی هێشتا بە شێوکی زۆر سەرەتایی پێداویستیەکانی ڕاوکردن دروست دەکەن هێشتا تەنها ئەلبەتە بەشێک لە ئاوهەواکە لەوانەیە هۆکار بێ بەوەی کە ئەوە بپۆشن هێشتا کەمترین پۆشاک لەبەر دەکەن کەەوە زۆر ژیانی سەرەتایی هێشتا پێداویستیەکانی خواردەمەنی و ئەوانی کە پێویستە خواردنی پێ ئامادە بکەن پێداویستی زۆر سەرەتایی و بەدەست دروست دەکرێوەکو چۆن لە ڕابردووە لە زۆربەی وڵاتانی دواکەوتوو ئەو جۆرە وەسایلانە بەکاردەهێنران. ئەمان داگیرکراوی وڵاتی بەریتانی بوون و هەروەها لەو کاتەوە بوون و نەچینێکی دەوڵەمەند و چینێکی هەژار دروست بووە و ئەم وڵاتە بە چەندەها شەڕ و شۆڕە تێپەڕبووە وەکو هەمان نزانی شەڕ و شۆڕیش فاکتەرێکە بۆ دروستبوونی دووچین. وە چینی دەسەڵاتیش لەوێ بەداخەوە هاوکار نەبووە ینی ئەوەی کە بیستمان و بینیمانە نەبووە تا ئەو ڕادێ هاوکار نەبووە کە هاوکاری چینی هەژار کات. دەریاچەی کیوگا وەکو سنوورێک لە نێوان قسەکەرانی خامی بانتۆ لە باشوور و ئیندیگۆ و دانیشتوانی ناوەڕاستی سوودان لە باکوور کار دەکات سەرڕای دابەشبوونی باکوور و باشوور لە کاروباری سیاسیدا. ئەم سنوورە زمانەوانیە نزیکەی لە باکووری ڕۆژئاواوە تا باشووری ڕۆژهەڵاتی نزیک نیل درێژ دەبێتەوە. لەگەڵەوەشدا مارێکی زۆر لە ئۆگەندایەکان لە ناو ئەو کەسانەدا دەژین کە بە زمانی جیاواز دەدوێن. بە تایبەتی لە ناوچە لادەیەکان هەندێک سەرچاوە جیاوازی ناوچەی لە ڕووی تایبەتمەندی جەستەیی و جلوبەرگ و ڕازاندنەوەی جەستەیی و ڕەفتارەکان باز دەکەن. بەڵام هەندێکی دیکە بانگەشەیەوە دەکەن کە ئەو جیاوازیانە ون دەبن. زۆر تراژدیماندی چوگەم بەڕاستیانی ئەوە نیە من ئێستاش هەنێک ڕسم و هەنێک ڤیدۆم لایە ئەگەر بمەوێ ئەها کە بخۆم لێ بارودۆخی ئێرە بێتاقەتە بم بێزارە بم ئەها هەنێ حاڵەت ئەبینیت بەڵام کە خۆت بەراوردەکەی بێ ئەگەڕێمەوە سێرێکی ئەو مناڵە هەتیوانە ئەەکەم کە مەسەلەن ینی ژەم نەبێ سێ ڕۆژ مناڵێک نان نەخوات ئەمە مرۆڤایەتی تاوانبارە ئەمە بەس وڵاتی ئەفریقا تاوانبار نییە ئەمە مرۆڤایەتی تاوانبارە سێ ڕۆژ مناڵێک نان نەخوات مناڵێکی بچووکە بوو لە باوەشم گرت ینی کەس لە باوەشی نەگرت بوو کە لە دایک بوو مناڵێکی تقریبان 2 ساڵ و 3 ساڵ بوو لە هەمویان بچووکتر بوو کە مامۆستاکە باسی کرد با بڵین مڕەبیەکەی وتێمە کە لە 30 دایکیەتە دەرەوەکەوێتە خوارەوە عادەتەن دایکەکە یەکسەر ڕاکە بەجێڵێت سەریان ئەیە بە ئەرزدا کە سەریان ئەیە بە ئەرزا کوێر ئەبن ئەم کوێربوونی ئەم مناڵانە هەمووی هی ئەوەیە ئیتر مەسەلەن یانی تۆ ئەو مناڵە لە باوەشەکریت گوناحی ئەم مناڵە لەم سەر زەمینەیە چییە یعنی چاوی نابینێت دایک و باوکی نییە لە هەتیخانەیەکە لە هەمویان بچووکتر هەمویان لیان ئەیە هەمویان کرد بەژێر پێوە ئیتر من ینی نازانم ینی من ئەوەنە هیلاک بووم بە دیاری ئەوەنە ینی وەکوڵی ئەوەنە گریان بە دیاریەوە زۆر بەزین پیانەتەوە زۆر ئەوە هەر ئەوەیە کە ینی ئینسان تووشی خەمێکی زۆر گەورە دەبێت کە شەڕی ناوخۆوە هێزی داگیرکار بە تایبەتی ئەو وڵاتانە کە لە ژێر سڵتە و دەسەڵاتی ئیستیعماری بەریتانیا بوون تاکوونی دوایەکە سەربەخۆییان وەرگرتووە بەڵام پاش سەربەخۆیەکەش لە ژێر دەسەڵاتی مەلیک و پاشاکانە بوو دوایەکە ئینقلاب بوو بۆتە سەردەمی جمهوری و شەڕی ناوخۆوای کردووە کە وەکو باسم کرد زۆر لە ژیانی سەرەتاییە بژین
کەمترین پێداویستی ژیانیە کاتێککە نوقلێک چکلێتە بەدەست منداڵێکەوە دەزانێت گەورەترین پاداشت کردووە بۆ چونکە نییە وەکو ئێرە نییە کە بە تایبەتی وەکوتم لە دەروی پایتەخت شوێنەکانیان ئەو شوێنانی کە هەوڵاتیان ژیانی تیادا بەسەر دەبن هەمویان چڕنین دانیشتوانەکانی بە شێوەیەکی چڕی لەسەر شار و شارچەکان دابەش نەبوون بەڵکو بە درێژایی خاکەکەی کە خاکێکی زۆرە تاکە ماڵ و ئەوانە کە بە سادەترین شێوازی ژیان خەریکی کشت و کاڵ و بەرەمێنانی پێداویستەکانی ژیانن ینی ماڵێک دەبینی تەنها تاکە بزنێک یان حیوانێکی هەیە ماڵێک دەبینی لە بەردەمی حەوشەکەیە پارچەیەک زەڕاتی کردووە کە ئەو زەڕاتە بەکاردێنێ بۆ شێوازی خواردنی چەند مۆزێکی هەیە و ئەم مۆزە بە ئەنوا شێوە شێوازێک دەیکوڵێنێ شێوازێک دەیبژێنێ شێوازێک سووری دەکاتەوە شێوازێک بەکاڵی دەیخوا بۆیە کاتێک کە چکلێتێکی دەدەی بەدەستەوە هەست دەکەی کە ئەم وڵاتە چەندێک دوا کەوتووە لە ژیانە لە چاو وڵاتانێکە تەسەورکەن ئەم مناڵانە چکلێتیان نەبینیوە لە ڕابردووە باشە بەو ڕادەیە هەژارن چکلێتیانەوە پێش هەموو شتێ هەنێ مناڵە بوو چکلێتەکەمان بشانیان بۆ شێوە چکلێتی ئەناسیەوە هەنێکیشان ئەیاناسیەوە ئەو چکلێتانی کە لەگەڵ خۆوانە بردوومان هەر هەمووی تەواوە دوای وتمان خۆزگە زیاترمان بردایە خۆزگە ئیمکانمان هەوایە زیاترمان بردایە و لە ڕووی هەستیشەوە هەستێکی زۆر جیاوازی هەوە ینی بڵێ بە شتێکی زۆر بەسیت هەستێکی زۆر خۆش بۆ مناڵانە ئەگەینی ژینگە و پاراستنی ئۆگەندا 6 ناوچەی پارێزراوی هەیە کە بریتین لە 10 پارکی نەتەوەیی پارکی نەتەوەیی بۆندی و پارکی نەتەوەیی چیای ڕووینسۆری هەردوو شوێنەواری کەلەپوری جیهانی یونسکۆ و پارکی نەتەوەیی کیبالی و پارکی نەتەوەیی دۆڵی کیدیۆ چەندان پارکی دیکەش. لەگەڵ ئەم هەموو نەهامەتیە لەگەڵ ئەم هەموو هەژاریە بەڵام ئەوەی کە من سەرنجی ڕاکێشام بۆ ژینگە زۆر ینی زۆر ژینگە پارێزن ئەم هەموو ئاژەڵیان هەیە لەسەر جادەیە ئەم هەموو باڵندە و تێر و تور ئەم هەموو سەوزاییە مناڵێک نبینی لقێک لە درەختێ بکاتەوە مناڵێک نبینی ئازاری سەگێک بە ئازاری مەیمونێک با چووکە لەوێ مەیمون عادەتەن با بڵێن بەپی کیشۆری ئەفریقا مەیمون زۆرترین ئاژەڵێکە لەوێ هەبێ لەسەر جادەکانیان ئەڕۆن ئەمەیان زۆر ینی بۆیان ماوەتەوە تر نازانم مەسەرەن لە ئەگەر بیژڵی دین لەوێ دین زۆر قایم دین نین ینی ئەوە نییە دینێکی ئەساحی و هینیان نییە بەڵام ژینگە پارێزن خۆویستن بۆ خۆیان بۆ ئەم دوو زەرام نبینی لە یەکەوە بەریەکەوتنیان هەبێت هەموو برسیانە هەموو بێپارن بەڵام سێرەکەی خەڵگێت و ئەڕات لەو سەرجادێ بەڵام زۆر بە بێزاریان هەبێت لە دەموچاوی خەڵکە بێزاری ئەبینیت بەداخەوە کە دەبینین چینایەتی چی دەکات وڵاتێکە کە دەکرێت بەهۆی سەرۆت و سامانەکەی و بە تایبەتی کە وڵاتێکە نەوتیشی تایە دەتوانێت هەرچەند نەوت بۆ ئێمە بۆتە کێشە و گرۆگرفت نەبوو بێتە مای خۆشگوزەرانی بەڵام ئەو وڵاتە باشترین سەرۆت و سامانی ماسی لێیە باشترین باخچە و سەیرانگا و دەریاچەی لێیە ئەگەرچی خەڵقانێکی دەوڵەمان لێرە و لەوێ ڕۆشتون ئەوانیان وەکو شوێنێکی پارێزرا و بۆ خۆیان کڕیوە لە خەڵکە فەقیر و هەژارەکە و ئێستا کردوێتیانتە منتیقەیەکی سیاحی و کردوێتیانەتە هۆکارێک بۆ سەرمایە گوزاری خۆیان و پێی دەوڵەمەند بوون بەڵام خەڵکە فەقیر و هەژارەکە وەکو کۆی لەوێ دەچەوسێنرێتەوە جاد و ڕێگاوبانیان وێرانە بەڵام لەگەڵەوەشا بەشێکیان جیا کردوێتەوە بۆ خەتی ماتۆڕ چونکە لەوێیە تەکسیان زۆربەی ماتۆر بەکارهێن وەکو تەکسی لە ڕێگاکەیە خاتونێکمان بینی لە پشتی پیاوێکەوە سەرکەوتوو لەسەر ماتۆڕەکە ئەوانیش وەکو ئێمە بۆ پایتەختە گەڕانەوە وتم ئێمە لەوانەی خێزانی بێ دوای ئەوە ئەم شتە دووبارە بوویەوە دانی کەممان بینی تقریبا بوو بە 3 بوو بە 4 ڕێگاکە خۆی تقریبا 3 ساعات بوو لە ماوەی ساعاتی یەکەمی ڕێگاکەیە تقریبا 30-40 حاڵەتی لەم شێوەمان بینی
لەگەڵ خۆما باسم کردوتم معقول نییە ئەمە خێزانی بێ خوشکی بێ شتێک بێ حتمما ئەمە خاڵێکی کەیەکە ئەمە نەمانزانیوە چون پرسیارم لە شۆفێرەکە کرد گوتم ئەمە چییە؟ وتیوە نەفەرە ئەمە سایق تەکسیە و تەکسەکەی لێخوڕێت لە ئێستا لێرەیە ئیشیان هەیە خۆی لە پایتەخت دەمێنێتەوە ئەم ئافرەتە ئەمیش ئیشەکەی لێرەیە لەم شارەیە ئەیباتەوە بۆ پایتەخت ئەوتم چۆنە بەشتیوە ئێمە وڵاتێکی ئیسلامین کەلتوری ئیسلامی زۆر زاڵە بەسەر ئێمەیە بەڵام ئێمە لای ئێمە زۆر بێت ئافرەت لەگەڵ سایق تەکسیەکە لە تەکسیەکەیە لە ڕۆژە سەرەکەوێت لە شەویشە زۆر زەحمەتە سەرکەوێت چۆن لە ئێوە شتا هەیە دەستی کرۆڤەکەنین تی لای ئێمە شتە نییە تی لای ئێمە جگە لە خێزانی خۆت هەموو ئافرەتی بە خوشی خۆت سێنەکرێت بەڕاستی کەلتورێکی زۆر جوان بوو زۆر کاریگەری لەسەرمە زمانی ئۆگەنداییەکان جگەل لە گروپە کۆچبەرەکان لە زیر و ڕواندا و ڕەگەزە ئاسیایەکانی هندستان و پاکستان و کۆمەڵگەیەکی عەرەبی کە لە کۆنەوە پیشەی بازرگانی بووە ئۆگەندایەکان بە سواهیلی و ژمارەیەک زمانی ناوخۆیی قسە دەکەن بەڵام زمانی فەرمی لە وڵاتەدا ئینگلیزیە ئێمە ڕۆشتین گەشتێ بکەین بەڵام بۆی هەر بینەرێکی کەناڵی پەیام و هەر کەسی کەکە گوێ لەمە بێت بزانێت کە ئێمە ئەوەنە گریاین باوەڕ بکەیانی بە ماوەی بە درێژایی ئەو ماوەیە نەمانزانی ئاوا هەیە ئێمە لێرەوە هەنێک جاری بچووکمان بردبوو لەگە خۆمانە چکلێت و خواردن و ئەمانە بەڵام لەوێ سیستەمی ژیانیان زۆر سەختە مناڵ زۆر مناڵی بێدایک و باوکیان هەیە کە لە دایک ئەبن فڕێ ئەدرێن ڕێکخراوەکانی خۆیان و مزگەوتەکان و کەنیسەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەم مناڵانە لە خۆ ئەگرن بەشی زۆریان ئەم مناڵانە نوقسانن کە دایک بڵین مناڵەکەی بدایک و بڵین باوکەکە ناناسرێتەوە ئەمانە فڕی ئەیان لەم فڕێدانە هەمویان کوێر ئەبنیان کەڕ ئەبنیان تووشی حاڵەتێکی زگماکی ئەبن ئێمە کاتی ئەومان بینی وەکو تاکێک هەسمان کرد کە مرۆڤەکان بەداخەوە کاتێکە تا ئەندازێکی زۆر ڕۆشنبیریان نییە تا ئەندازێکی زۆر دوورن لە ئاستی خوێنەواریەوە کە ئەوش دیسرانەوە دەگەڕێتەوە بۆ هۆکارەکانی شەڕی ناوخۆ هێشتا دەبینی ئەم وڵاتە دابڕاوە لە پێشکەوتن کەمترین وەسایلی ژیانیان لە بەردەستانیە بۆیە هەست بە دڵشکاویەکی زۆر دەکرد کاتێ دەبینی منداڵێک هێشتا پێداویستی لە شوێنێکی بێسەرپرشتانایە پێداویستیەکیان داوەتە دەسی بۆ خواردن کە دەتوانم بڵێم 1% لە وڵاتی ئەمە ئەو جۆرە پێداویستیانە بەکار ناهێنرێت نەتەندروستە بۆ خواردن بەکەڵدەیانی پارچە کوولەکەیەک کە وشر کراوە و ناوەکەی دەرهێنراوە بڕاوەتەوە ئەوەیان وەکو قاپێک بەکارهێنراوە بۆ ئەوەی کە ئەمە خواردنی تیا بخۆن کرێکاری شارەوانی ئافرەتە بە هاوشانی پیا و خاکەناز و پاچی پێ ئیشی خۆیەکە و خاڵی کەش بۆ نمونە بەڕێگەکانە کە ئەڕۆشتین ئەمان بینی پیاوێک مناڵێکی بچووکی لە باوەشە ئاگای لێتی چووکە داگەکە ئیشەکە زۆر هاوکاری یەکترن جیاوازیەک نابینێت لە نێوان ژن و پیاوە ئەو جیاوازەیە کە ئێمە باسی ئەەکەین بە هیچ شێوەیەک لەوێ بوونی نییە لەوێ ئەبینی ئەم ئیشە هی ئافرەتە پیاوێکە ئەم ئیشە هی پیاوە ئافرەتێکە وتم خۆزگە ئەمە وەکو کەلتورێک بیبینەوە بەلای خۆمان کە چوون بتوانین کەلتورەکانی خۆمانی زیاتر پێ دەڵام بکەین ئەو شتێکی ئێمە داوا یەکەین کە ژن و پیا و هاوشانی یەکتر ئیشکەن پیا و ڕێز لە ئافرەت بکرێ مافەکانی ئافرەت بەڕاستی لەوێ ڕەنگی داوەتەوە لە وڵاتەیە ئاینی ئۆگەنداییەکان لە سەدا چلی کاسۆلیکی ڕۆمانین لە سەدا 26 مەسیحی پرۆتستانتن لە سەدا 20 موسڵمان و لە سەدا 4 پێڕەوی ئاین و بیر و باوەڕی جیاوازن وەکو بەهاکانی هیند و جوو وەها ئاینە ناوخۆییەکان سیستەمی دین لەوێ زۆر گرنگی پێ نەدراوە وڵاتەکە تێکەڵە لە جوو لە مسلمان و لە مەسیحی و لە بێدین و لە ئەوەی کە تێکەڵ بووە ئیتر سیستەمی حکومڕانیش دینی فەرز نەکردووە لەبەر ئەوە هەر کەسێک بۆ خۆی دینێک هەڵە بژێرێ
بەڵام لەوێ ئەوەی کە ئێمە بینیمان خەڵک هاوکارە هەنێ ڕێکخراوی بیانی هاوکار بوون کە ئەم مناڵانی کە نوقسانن جابیرش نەچێت ژیان لەوێ مەسەلەن مێشولە ینی یەکێکە لەوانی کە خەڵک ئەکوژێت مێشولە با بە هەر کەسێکەوە نەخۆشی ئەخوا ئەکوژێ ئەبێ هەموو شوێنێکی خەوتنی ئەو خەڵکە ئەوی لە کوردەوارەی پێڵم پەردەوکولە ئەبێ پەردەوکولەی هەبێ ئەم پەردەوکولەی ئەوانش بەپارەیە ینی ئەگەر ئێمە لە شوێنێکە بخەوتی نایە ئەگەر ئەو پەردەوکولەیە نەبووە نەتوانی ئەو مێشولە پێوای تووشی نەخۆشی بوو ئەمردی ئەم چینایەتی لە نێوان مرۆڤەکانە هەیە نەدادپەروەری ئەسڵ و ئەساسیە کە باز دەکرێت لە نێوان مرۆڤەکانە نەعەدالەتە نەخۆشگوزەرانیە نەتەوە یەکگرتووەکانە ئاور لە خەڵکی بداتەوە ئەگەر چەند ڕێکخراوێکی ئیسلامی ئینسانی نەبووایە ئەو تۆزە ژیانش نەبوو ئەمە ڕۆشتین بەتایبەتی ئەو ڕێکخراوەکە ئێمە ڕۆشتین ڕێکخراوێکی تورکی بوو و ئەوان توانی بوویان قوتابخانە بکەنەوە تاکوونی ئاسی زانکۆ توانی بوویان چەند کارگەی و شەریکەیەکدا بمەزرێنن توانی بوویان چەند مزگەوت تێ بکەنەوە ئەوان بە درێژای نزیکەی 15 تا 20 ساڵی ڕابردوو توانی بوویان هۆکارێکی ژیان بۆ ئەو هاوڵاتیانە دەستەبەر بکەن ئەگەر نا پێش ئەوان پێم وانە بوو کەمترین وەسایلی ژیان هەبوو بێ بۆ هاوڵاتیانە خۆی بە حەقەت کە ئێمە لەم سەفەرەیە کە کردمان ئامانجەکەمان بریتی بوو لەوەی کە کەلتورێکی جوان کە هەبێ لە وڵاتێکی خۆمانە بیگوازینەوە بۆ ئەو وڵاتە و ئەم کەلتورە جوانە لەو وڵاتەش ڕەنگ بداتەوە و کەلتورێکی جوانی شەکل لە وڵاتە هەبێ بە هەمان شێوەی ئەوە بیگوازین وڵاتی خۆمان ئاماژەی بەوە داوەتی ئێوە لەکوێوە هاتووت لە کوردستانەوە هاتوین ئەو بەڕێزە کوردستان و عێراقی تا ڕادێک ئەزانی بەڵام برادرانیان نەزانی یەک لە برادرەکان لەوێ پرسیاری ئەوەی کرد ئێوە سەر بە کوێن چ وڵاتێک وتمان سەر بە وڵاتی عێراقا کوردستان چکە ئێمە هەرێمێکین و سەر بەخۆ نەبووین بەڵام وەکو وڵات سەر بە وڵاتی عێراقا پرسیاری ئەوە کرد وتی عێراق ئەو وڵاتی کە شەڕ و شۆڕی تایە ئاژاوی تایە کێشەی تایە ئایا ئێوە ئەتوان بە ئاسانی بڕۆن بێن بڕۆنە دەرەوە ژیانی خۆتان گوزەرانتان بەڵێ ئابووری ئۆگەندا. ئۆگەندا وڵاتێکی کشت و کاڵیە و کاساڤا، پەتاتە، گەنمەشامی، مەیل، برنج، چای، پەنکە و شەکری تێدا گەورە دەکرێت. لەگەڵ ڕاوەماسی و ئاژەڵداری و دەرهێنانی مس و تین و پارچەداری باش بۆ بەرهەمهێنانی پیشەسازی. شتێک جێی خۆشبەختانە بوو یەک لە دۆڵەمەنە ناودارەکانی ئێرە بیرێکی ارتیوازی بۆ ئەو ناوچەیە کردبوو. ئێمە بە سوسفەیە کەسێک باسی کرد دکتۆرێکی کینی بوو باسی کردوتی فڵان کەس کە سەگەر ناوی بڵێم لەوانەیە بێ بە ڕێکلام بووی بەڵام من ناچارم بڵێم یانی یەک لەوانی کە یەکی لە کوڕەکانی بامۆکی لە ناو وڵاتی سۆمال وتی بیرێکی ارتیوازی کردووە کە بیر لێوازم 300-400 مەتر ئەبێ بڕۆیتە خوارەوە اینجا ئاوێتە سۆمال یەکێک لە وڵات باسی ئەوی کرد وتی خەڵک هەیە کوڕێک هەیە موسڵمانە لێو هاتووە ئەم بیری کردو ینی ئەمی باس کرد من و ئەو کوڕە ئیبتیدایی و سانیمان بەیەکەوە تاوا کردەوە کە ئەو باسی کرد ئێستاتی خوایەوێتیە بەڵام خوا خێری بنووسێت چونکە بەڕاستی کە تۆ لەوێ ئەبینیت ئاواهی دەوڵەمەندێک خەڵکی هەڵەبجە لێرەوە بڕات لەوێ مەسەلەن ئێمە بینیمان ئەزانی چ تراژیدیایەک و چ ئازارێکی مرۆڤایەتی ئەدرێ لەوێ کەڵم ئازاری مرۆڤایەتی نەک هەر بۆ ئەوان بۆ ئەفریقی من خۆم بە ئەفریقی نازانم بەڵام خۆم بە مرۆڤ زانم کە خەڵکم دی لەوێ مەسەلەن ئای خواردنەوەی نییە ئای خۆشتنی نییە خواردنی نییە ئاوی نییە کارەبای نییە پاری پێ نییە جلی نییە برسیە شوێنی لەگەڵ ڕێزم ینی شوێنی خۆشتن و تەوالێت هیچ شتێک نییە وڵات لەوێ وڵاتێکی سەیرە ینی ئەمە نییە وڵاتە ینی بەڵام ماڵێک لێرە ماڵێک لەوێت دوو ماڵ لێرە هەر ماڵێ ئەگەر مەسەلەن مۆز درەختێکی مۆزی هەیە مۆزەکە یعنی ئەیکا بەنان و چێشت بە مۆزەڵم پەتاتە ینی ئەمە بزانە ینی ئەو مۆزی کە ئێمە لێرە هینەکەین لەوێ مۆزێکی سەوسەیە ئەی برژێن و ئەی کوڵێن و ئەی خۆن و ئەیکەن بن خواردنی بەیانی ئەگەر هەبێ ئەمە ڕاستە وڵاتێکە بینیت بەڵام بیر لە سیستەمی حکومڕانی ئەوی کە پێوترێت نیو ئۆردەر سیستەم ینی سیستەمی بەڕێوەبردننی سەرگۆی زەوی تازە ئەم نیو ئۆردەر سیستەمە زۆر زاڵمە. ئۆغەندا تەنها وڵاتێک بوو کە کاریگەری لەسەر دڵ و دەرونی من بەجێهێشت
کاتێک کە دەبینی مرۆڤە لە قەرنی 21ەمە هێشتا بۆ شێوازە سەرەتاییە دەژی بەڵام خەڵقی ئێمە کە هێشتا لە بەرامبەری ئەو ناز و نیعمەتەی کە خوای گەورە پێداوە ناشکرە شکرانی خوای ناکە سوپاسی خوا ناکە لەسەری لە کاتێکا کە ئەویش بە ڕێژەیەکی ئەو وڵاتە تقریبن لە سەداسی مسلمانە هەر مسلمانەوەکو تۆ عەقیدە و بیر و باوەڕ ئیسلامیە ئەگەرچی ئاسی ڕۆشنبیری و خوێنەواری نییە بەو شێوازە لە ئاینی پیرۆزی ئیسلام تێبگا ئەگەر نا بەشێکی لەوەی کە دەچەوسێنرێتەوە بیر و باوەڕەکەیەتی ئەگەرچی خۆشیان لە بینیەکە خێزانێکی مەسیحی دراوسی خێزانێکی مسلمانە هیچ بەرکەوتنێکیان نییە لەگەڵیەکە و باشترین تەفاعول و کۆنتاکتیان لەگەڵ یەکە هەیە بەڵام لە ڕاستیە ئەو وڵاتانەی کە جنوبی ئەفریقان بە شێوە لە شێوەکان بەداخەوە ئەگەرچی دەوڵەمەنە بە ئەنواع سەرچاوی سروشتی بەڵام لە دەرەوەی خۆیان دەوڵەتانی زلهێز توانیوێتیان سوود لەم سەرچاوە سروشتیانی ئەوان وەربگرن بەڵام هەوڵاتیەکانی خۆیان وەکو خزمەتکار وەکو کۆیلە لە بەردەمی ئەوانە خزمەتەکان و بەکاردەهێنرێن ئەو وڵاتە لە ڕووی بەروبوومی میۆوە زۆر دەوڵەمەند دەتوانین بڵێن یەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتەکان لە بەروبوومی وەکو مۆز بنمونە هەناردی مۆزەکە بۆ هەموو جیهان ئەگەر وڵات ئەگەر هاوکاروێ بۆ ئەوی بتوانێت تۆزێک نرخی مۆز بۆ نمونە سابت بکار ناوخۆی وڵات و دەرێ وڵات بەدڵنێ لەو هەژاریە دەرەچن چونکە ئەتوانین بڵێن ملیۆنە هاداری مۆز لە وڵاتەیە هەیە هەروەکو نمونەیەک مۆز ئەناناس کۆمەڵێ میوەی کە لەوێ هەیە ئەوەی ڕاستی خۆمان لێرەیە هەر ناویشمان نەبیستەوە.